سلااوی بەڕێزی بەخێر بێن سەرچاوم ئێمە بەرنامەی لاپەڕی ناوێنەیەکمان پێەیە وێنەی کەسایەتێک پێمان خۆش بنیشانی بەڕێز زەمزان دەیناسی بەڕێزی فەرمونون بەڕێزن بەخێر بێن بەڵێ مامۆستا حەمەکەریم هەورامی ئەوە مامۆستای من بووە لە ساڵانی ه6 مامۆستای من بۆ دەرسی بە من گوتیە وەکو مامۆستایەکی بەڕێز وەکو مامۆستایەکی پەروەردکار علمە نەفست تفلی بە من گوتیە شانازی پێوە دەکەم و بەڕاستی ینی جێگای شانازی و ئەو ناوە مامۆستایە شاز بوو کەم هەبوو لەو کاتی زۆر سپاس بەڕێزن ناش ئەو مامۆستای بەڕێز حەمەکەریم هەورامی وێنەی مامۆستا حەمەکەریم هەورامیە تەمەند درێژ بیاقۆ وڵی دیجیتم بەس بەناسیم بەناو نازانم ئەوە مامۆستا حەمەکەریمە مامۆستایەکی زۆر باشویە علم نەفس بوو ئەدەبیات و ئەوەشی هەیە ئەوە هەوا مامۆستای منە ڕێز و احترامی هەیە قوربان مامۆستا سپاس نووسەر و بیرمەند حەمەکەریم ڕەمەزان ئەحمەد ناسراو بە مامۆستا حەمەکەریم هەورامی ساڵی 1935 لە دەی گوڵب لە بناری هەورامان لەدایک بووە هەر لەوێش قۆناغی سەرەتایی خوێندووە دواتر باوکی دەینێتە بەر خوێندنی حوجرە و 8 ساڵ لەو بوارە دەخوێنێت دواتر لە وڵاتی میسر لە ساڵی 1963 درێژە بە خوێندن دەدات و لە بەشی شەریعەت و قانون لە جامیعەی ئەزهەر بەکالۆریۆس تەواو دەکات ساڵی 1964 لە دارالموعەلمینی هەولێردا دەمەزرێت ساڵی 1956 یەکەم بابەتی لە ڕۆژنامەی ژین بڵاو دەکاتەوە ساڵی 1957 یەکەم چیرۆکی لە گۆڤاری هەتاو بڵاو کردوتەوە ساڵی 1992 خانەنشین دەبێت و تاکو ئێستا خۆی تەرخان کردووە بۆ خوێندنەوە و نووسین خاوەنسی کتێبە یەکێک بووە لە دەستەی دامەزرێنەری یەکێتی نووسەران و کۆڕی زانیاری کورد خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکەی لاپەڕە بە دیداری ئێوەی خۆشەویست شاربووینەوە لاپەڕی ئەمجارەمان گفتوگۆکردن دەبێت سەبارەت بە بەشێک لە ئەزمموی نووسەر و بیرمەندی کورد مامۆستا حەمەکەریم هەورامی مامۆستا گیان زۆر سوپاس بۆم دەرفەتە کە بێمەت بەخشی بەرنامەکەی ئێمە جوانتر کرد ڕازاواتر کرد زۆر سوپاس دەکەین بەخێراتن سەرچاوان زۆر پێشخەم خۆشحاڵم بە هاتنتان و ئەمنیش ئامادەم ئەگەر شتێ بزانم بە بینەرانی خۆشەویستی ڕابگەیانم درێژی من نییە ئەگەر کورتەکەم و کورتێکی ژەبێ داوا لە بینەرانم وەکەم کە لە کەم و کورتەکانمان ببوورە سەرەتا پێم خۆش بۆ پرسم مامۆستا حەمەکەریم هەورامی لە چ ئاستێکی تەمەندا بوو کە خۆشویستنی کتێب وە خوێندنەوە لایەن چەکەرەی کردووە بەڵا من بەڕاستی ئەگەر کەگەڕێمەوە دواوە بۆ 85 ساڵ لەمە پاشتر کە لە قوتابخانەی سەرەتاییە بووم لە پۆلی پێنجوانە نازانم چۆن بوو من کتێبێکی شێمحەمەدی خاڵ کە باسی پەروەردە و ڕەوشتی ئینسانی ئەکرد لەگەڵ دیوانێکی قانعە ئەمانە کەوتنە بەردەسم ئەیتر من هەمیشە ئەوانەم ئەخوێندەوە و کاریانەکردم بە ڕۆژە کە مەکتەب بەرە بووینە چوم لای بەرخ و کاری لەوانە ئەوانش لەگەڵ خۆما ئەبرد ئەم خوێندنەوە ئێوارە کە ئەگەڕامەوە ئەو شتانم بۆ باوکم و خاسم بە تایبەتی هۆنراوەکان و هەڵبەستەکانی مامۆسای قانع مامۆسای کۆمەڵ و نەتەوەیی بۆ باوکم خوێندەوە گەلێ دڵشاد بوو بە خوێندنەوەی ئەو شتانە من لەو کاتەوە خۆشەویستی
زمانی خۆم و هوەری کوردی بەڵێ لەو کاتەوە شەیدای بووم و بووە بە خولیایەک لە لای من کە خەریکی بووم و بەردەوامم لەسەری مامۆستا ئەو کاتە هەر لە دێ گوڵب بوون یان لە شوێنی چکە بوون ئەو وەختە هەر لە دەی گوڵب بوون لە دەی گوڵب بوون دوایەوە کە من قوتابخانەم تەواو کرد و ئێتر قوتابخانە هەر ئەوە نەبوو لە دێهات تا 5 و تا 6 بوو ئێتە دوایەوە دەبێ شار ئێتر یەکێکە کە بیست وایە بخوێنێ ئەبوو بڕوە بۆ شارەکان ئەویش بە کەم کەس ئەکرا کە مناڵی با بۆ شار هۆدەیەکی بۆ بگرێ و لەوێ بخوێنێ تا خۆناغی دووەم و دوا کۆتایی بخوێنێ و بچێتە زانکۆ تەنانەت ئەوە بە ئاغاکان و شێخە دوڵەمەنەکانی ناکرا ئێتر کە من قوتابخانم تەواو کرد هەر ئەوە نەبوو تا سەفی 5 و 6 وانە باوکم منی خستە بەر خوێندنی حوجرە بەو نیازەوە کە فێری خوێندنی قورئان ببم و لە وەختی سەرەمەرگیانە یاسین و تەڵقیان بۆ بخوێنم و ئەمانە من خرامە بەر حوجرەی فەقێ لە حوجرەی فەقێەوە هەر لە دەیەکەی خۆمانام وردە فێری ئەوە بووم ژیانی فەقیهاتی و خوێندنی فەقیهاتی نزیکەی 8 ساڵ ئەمن لەو مەجال و بوارەدا خەریکی خوێندنی حوجرە بووم ئەو لەو 8 ساڵان من توانیم بگەمە کۆتایی خوێندنی حوجرە کە کۆتاییەکەی بەوە تەواو ئەبوو کە ئیجازەیان دەدایتێ ئەبوو مێزەرەیەک بە بەچی بەسەر خۆتەوە و بڕۆی بگەڕێ بزانی لە گوندێ لەم لا لەولا ئەبی بۆ کۆلکە مەلایەک و لەبێ لەسەر حیسابی خەڵق ئەژیایەتی و ئەوانە من کە گەشتمە ئەو قۆناغی ئەو مەرحەلە و پلەیە ئێتر غەمدای گرتم و حەزم ناکرد من بم بە مەلایە لە گوندێکە چونم خۆم دی بووم مەلای گوند ژنەکەی خۆی خەڵق سەدەقە و شتی پێکردن پێم شتێکی ئەمە سوالکردن و کەمایەتی بوو لەبەرەوە خەمدای گرتم ناچار بووم خۆم پێچایەوە و بەرە وڵاتی میسر کەوتمەڕێ بۆ خوێندن بەڵێ مامۆستا وەزم کتێبێک شتەیە هەر لەسەر و بوارە لەسەر حوجرە و فەقیهاتی ئەو شتانە کتێبێکم هەیە بە ناوی مێژووی پەروەردە و خوێندن لە حوجرەکانی کوردستانە ئەو کتێبە لێکۆڵینەوەیەکی وردی تەواوی سەرهەڵدانی پەروەردەیە لە هەموو دنیادا کۆتاییەکەی لە کوردستانە کە حوجرەی فەقێ من حوجرەی فەقێم بە قوتابخانەیەکی کوردی داناوە ئێتر باسی حوجرەی فەقێم کردووە کە چۆن ئەم حوجرەیە دروست بووە ئەو بەرنامانە چین ئەی خوێنن ئەو مەلایەنە چۆن دەرزەڵێنەوە ئەو فەقیانە کە ئەخوێنن لە حوجار لەسەر چۆن ئەژین وە کۆتایی خوێندنەکان بەچی ئەگا ئەوانم هەموو لێکۆڵێەوە لەسا ئەوانە کردووە و هەموو باس کردووە بە تێر و تەسەلی مامۆستا لە ڕێگەی کتێبەکە و لە ڕێگەی خوێندنی 8 ساڵیت لە حوجرە چی فێر بووی؟ چی فێر تۆ کردم ئەو خوێندنە؟ وەڵڵا ئینسان چی فێرە بێ وە فێرە بێ کە ڕوبڕووی ژیانە بیتەوە ئەکەویتە ناو ئەو خوێندە خاتە ناو جغزی مەسئولیەتەوە لێپرسینەوە تۆ لەو مەرحەلەکە گەورەبی نزیکی ئەوابی تۆبی بە هەرزەکارێک ئێتر هەستەکەی کە تۆ بەرامبەر بە لێپرسینەوەیەکی گەورە ڕاگیراوی ئەویش ئەوەیە ئەبێ ژن بێنی ئەبێ لە ناو خەڵقا بیسەلمێنی کە تۆش هەیت و قەبارەیەکی تایبەتی خۆت هەیە و سەر بە خێزانێکی ئەو تۆی کە خەڵقی ناسە
ماوەستا بێنە سەر زمانی کوردی لە چ ئاستێکدا دەبینی ئێستا و تایبەتمەندیەکانی زمانی کوردی چین لە ڕووی وشەسازی و فۆنەتیکەوە؟ زمانی کوردی ئێستا لەم قۆناغەدا گەلێ جیاوازە لە 50 ساڵ لەوە پێشتر گەلێ. ئێستا زمانی کوردی لەبارەی فیلۆلۆژیا و ینی سەرف و لەبارەی سنتاکس ڕێزمانەوە لەبارەی بەکارهێنانیەوە لە هەموو بوارێکی ژیانە زمانی کوردی ئامادە بووە کە بتوانێت بەرجەستەی هەر فکرەیەک هەر شتێکی معنەوی ڕوو بداتر لە بواری فیزیا بێ لە بواری زیندەوەرزانیا بێ لە بواری هەر بوارێکی تەکنۆلۆژی و کۆمەڵایەتیا بێ زمانی کوردی دەتوانێت ئێستا ئەو شتانە تعبیر لەو شتانە بداتەوە بە ئاسانی و بە ئاسانی. بەڵام جاران وانە بوو، جاران زمانی کوردی داگیرکەران کردویان بەژێر تەپوتۆزی ڕۆژگارەوە، نانێت زمانی کوردی بخوێنێ لە قوتابخانە، لە ناو حوزەیفەقەکانی زمانی کوردی نەخوێنرا تا لەم دوایەدا هەندێ مەلای تێگەیشت و پێگەیشتن قەڵەمیان دەرهێنا و هەستیان کرد کە ئەمە کەمایەتیەکە بۆ ئەوان ئەگەر ئاور بە زمانی کوردی نەدەوە دەنات تا ئەو وەختە زمانی کوردی زۆر دواکەوتوو بوو، بەس لە بواری شعرا هینی هەبوو تا ئەزمموی هەبوو زمانی کوردی، ئێتر لە بوارەکانی کە ئەزممی نەبوو. بەڵام ئێستا زمانی کوردی زمانێکی ئەزموندارە دەتوانێت لە هەموو بوارێکە. تۆ لێ ئەو کاتە بە تعریب کرا بوو زمانەکەش؟ بەڵێ تۆ لێ ئەو کاتەش بە تعریب کرا بوو زمانەکەشمان بە تعریب بەڵێ وەختە زمانیش خۆی تعریبکردنی ئینسان یا تەتریککردنی ئینسان یا تەفریزکردنی مرۆڤی کورد بە زمانەکەیەتی بکە زمانەکە لێ قەدەغە کرد نەخێنەی خوێنێ ئێتر خۆی لە بیرە چێتەوە، چونکە زمان کەرامەتی قەومیەت نەتەوەیە، کەرامەتی ئینسانە، شوناسەی یەکەم شوناسەی ئینسانە کە خۆی پێ بناسێنێ بە ملەتانی تر ئەڵێ تۆ چی دەڵێ من کوردم. ئەگەر کورد بەچی بۆچی کوردی؟ چونکە زمانت کوردیە. ئەگە زمانەکە ڕۆی ئێتر خۆشتە ئەڕۆی. بۆ نمونە لەو عێراقا لەو وادی ڕافدەینا زۆر ملیە دەشیان وەکو ئاشووریەکان و کلدانیەکان و وەکو بابلیەکان کوان، چون زمانەکەیان نەما خۆشیان نەمان. ئەوە لەبەرەوە زمانی کوردی شوناسەی ملەتە، ئەگەر لە دەستی بدا ئێتر خۆش دەست دەچێ و داگیرکەرانژی هەمیشە هەموو ئیحتیمام و قووەتێکیان داوەتە سەر ئەوە کە زمانی کوردی قەدەغە بکەن. بۆ نمونە ئێستا لە تورکیا تازە وا وەردە کوردەکانەوێ بە کوردی قساکەن، جاران ئەگە یەکێ لە بازارە بە کوردی قسەی بکردوایە حەبسیان نەکرد. بۆ چونکە بە زمانەکە ئەوە ئەسلمێنێ کە کوردە و مۆزوودە لێرا داگیر کراوە. بەشێک لە نووسەرەکان یعنی خۆشمان زۆر جار باسی ئەوە دەکەین کە زمانێکی ستاندارد بە خۆمان نیە مامۆستا تاکو ئێستا ئەو کاتی کە بە تعریب کرابوو ئێستا چەندین وشەی بیانی هاتوتە ناو زمانەکەمان. چی هاتووە ناو زمانەکە؟ وشەی بیانی، یعنی وشەی بیانی هاتوتە ناو زمانەکە. ڕاستە وشەی بیانی هاتووە ناو زمانەکەمان. من قسەیەکی لێرە مامۆستا هەژاری مکریانیم دێتەوە پێش فکر. مامۆستا هەژار ئەڵێ باشە داگیرکەر هەزارەها کیلۆمەتر زەوی ئێمەی داگیر کردووە، باشە ئێمە ئەگە وشەیەکی ئەوان داگیرکەین و بێن بەکاری بێنین چعیبی تایە قەیچەکە ئێستا دەبی کراسێکی کوردی ئێمە وشپرێتی لە وشە عەرەبی، بەڵام وشە عەرەبیەکە ئەوەنە جوان بەکار هاتووە لە شوێن خۆیان. ئیسان چێژی ئەکرێتەوە بۆ هونەری ئەدەبەکە. زمان هیچ زمانێ نییە لەسەر ئەم ڕووی زەمینە لە ١٠٠
زمانی خۆجێیی بێ و پاک بێ و هی تەسیری زمانەکانی کەیتیانە بێتە قورئانی کەریم قورئان من نزیکی 25 کەلیمەی کوردی سفت لەناو قورئانە دۆزیمەتەوە یەکێ لەوانە کاڵێ خوای گەورە فەرمێ وجعلنا من الجبال أكنانا أكنان زمي كنا يعني شققا يكون كردية يعني حتى قرآني بيروز خالي نيلة وشي كردي فارسي هندي أبهري حبشي بريتي يعني عيب نية بو زمانك ئەگە گوشەی بێگانە بەکار بێنێ عیب ئەوەیە کە تۆ واز لە ڕەگ و ڕیشەی زمانەکە بێنی ینی بەڕێزت دێستا هاتمەوە قەنەعەتێک کە بەڕێستان لێرەدا توانیومانە ئێمە توانیومانە ڕەسەنایەتی زمانی کوردی بپارێزین بەڵێ ینی لە باسخوازەکەی بەڕێز بۆم دەرکەوت کە بەڵێ ئێمە توانیمانە ڕەسەنایەتی زمانی کوردی بپارێزین و ئێمە زمانی ئێمە زمانێکی مێژوویە لەگەڵ ئەچێتە ناو ناخی مێژووەوە لە میتانیەکانەوە لە پێش زەرادەشتا گاتاکانی زەرادەشت ئەمانە هەتا دێتە سەر ئەحمەدی خانی خانای قوبادی مەلای زیری مەلا پەرێشانی دەینەوەری باباتاهیری هەمادانی ئەمانە شعر و ئەدەبیەتیان بە زمانی کوردی گوتووە لەوە ئێمە ڕەسانایەتەکەمان بۆ هاتووە و ئیسەیش ئێمە لەسەر ئەو بناغەیە زمانی کوردی پەرەپێ ئەدەین و گەشەی پێ ئەکەین مامۆستاگەر پرسیارێکەکە بکەین ئەدەبی کوردی لەکوێی ئەدەبی جیهانیدا دەبینی ئایا بۆتە بەشێک لە ئەدەبی جیهانی یاخود هەر لە چوارچێوەی خۆی ماوەتەوە ئەدەبی کوردی ئەمە ئەو پرسیاری پێشووت و لەگەڵ پرسیاری پاشە فەرقیان هەیە بەڵێ ئەدەبی کوردی یا بڵێن ئەدەب و هۆنەری کوردی بکەن بە یەکەوە ئیسە لە جوولێکی باشایە جوولێکی باشایە بەڵام ئەبێ ئەوە بزانین هەر ملەتێ کە کیانی سیاسی نەبوو لە هامیشی تاریخە عەرشی نەچووەتە ناو تاریخەوە ئێمە لەگەڵەوە ئەو ئەدەبەی هەمانە لەگەڵ ئەوە ئەو شعر و ئەدەبیاتە ڕەنگا و ڕەنگەی هەمانە چۆن کوردستان پڕێتی لە گوڵ و گوڵزار ئەوە ئەدەبەکان پڕێتی لە گوڵ و گوڵزاری هەمە ڕەنگ و هەمە چەشن بەڵام چونکە کیانی سیاسیمان نییە کیانی قەبارەی سیاسیمان نییە ئێمە لە داوێنی تاریخین لە خوارەوەیتە نهاتوێنە ناو تاریخ ئیسەما وردە وردە بەهۆی ئەم فدرالیەتەوە کە ڕەحمەت لەوانەی کە پشتگیریان کردین کە ئەم فدرالیە بۆ ئێمە قەرار بدەن و هەرچەند بە خوێنی پێشمەرگە بوو ئەوانەی ئەو ملەتانەی کە پشتگیریان کردی ئەوەی خەریکە وردە وردە دێنە ناو مێژووەوە کە هاتی ناو مێژووەوە ئەو ئەدەبی ئەو وەختە خەڵک ئەزانێ ئێمە چ کەلتورێکمان هەیە ئێمە چ ئەدەبێکمان هەیە ئێمە چ شعرێکمان هەیە بەڵام هەتا ئێستا ئەمە محاولەکەن وەرگێڕین هینەکەی خۆمان وەرگێڕین بۆ ئەوان هیواژ وەرگێڕین بۆ لای خۆمان بەڵام ئەمە هەشتای لەبەرەوە ئێمە وەکو وتم قەبارەی سیاسیمان نییە هێشتا نەگەیشتە ئەو پایەیە کە ملەتانی تر ئەدەبی ئێمە بناسن بەڵام لەناو خۆمانە ئەدەبی ئێمە یعنی کەلێنی تیانیە و تەواوە و ڕەوتی خۆی بە باشی وەرگرتووە و ئەڕوە بەڵێ ماوەسە تەکنەلۆژیای پەیوەندی کاریگەری کردوتە سەر ئەدەبی کوردی بەڵە کاریگەری سەلبی کردووە نەرەیی کردووە ئەم تەکنەلۆژیایە کە ئیسا هەیە ئەم هەموو شانە کاری کردووە
لەسەر چی لەسەر فکری کورد نەگەر ئەدەب نەگەر هونەر لەسەر فکری کورد ئەوانەی کە جاران وەرگێڕیانیانە کرد ئەوانەی جاران کە چیرۆکیانە نووسی ئەوانەی جاران کە شعریانە نووسی ئەوانەی جاران کە شعری مناڵانیان ئەنووسی ئەوانە درامایانە نووسی ئیسا ئەوانە لە کزیان داوە بۆ چونکە ئەوانە تەمسیلی فکری کوردی یەکەن ئەوانە بەگشتی نوێنەری فکری نەتەوەیەکن کە پێڵ نەتەوەی کورد ئەوانە ئێستا تەکنۆلۆژیا کاری نەرێنی لەسەریان کردووە کەس کتێب چاپ ناکا و حکومەتیش یارمەتی نووسەران نادا ئێستا ئیلا ساماگەرێکێکی وەکو من نەبێ واز ناهێنم پاردوو کتێبم چاپ کردە حسابی خۆم ئەوەی سە بەرگی دوێمیشتم ئامادەیە لە بەرگی دوێمی ئەو کتێبەی کە دەکردنەوەی دقەقانە کە پار دەرچوو ئاخر کتێممە ئیسا حازرە بۆ چاپیەکەم هەر زۆر بووە چاپیەکەم وڵاویەکەمەوە هەر زۆر بێ تەکنۆلۆژیا بەڵە کاری کردووە کاری نەرێنی کاری کردوتە سەر خوێندنەوەش مامۆستا ئێستا بەڵێ کاری کردوتە سەر ئەوانەی کە خوێنەریشن خوێنەری جدی بوون ئێستا بەڵێ کاری کرد کە خەڵ نەخوێنێتەوە ئێتە کتێب بۆ ئەکرێت چونە من کە کتێبێت چابەکەم 1000 دانەی لێ چابەکەم ئەم 1000 دانەیە خەمە ئەبەم لە مەکتەبات تەوزیعەکەم بۆی بیفرۆشن دیسبەتێک پارەکە بۆ ئەوانەوی کە ئەدەن بە من بەڵام کە کەس نەبێ بکڕێ منیش نابەم و مەکتەوە مەسا من کتێبم داوە بە مەکتەبەی وا هەیە 10 ساڵە تایسە نەچوون بڵێ مەلەکا کە چەندی فرۆشەوەی نەفرۆشاوە من ئەمسالی من ئەوانەی وەکو منن کە کتێب چاپەکەن بە ملیۆن پارە بۆ مەطبەعا ژمێرن کاشت بەڵام تۆ تاکو تروک ساڵە زارە 20,000 10,000 بێتەوە بکار ئەوەنە ناکە کە تۆ ڕۆی پارەی تەکسەکە ئەی بیت و هێنیتەوە ئێتر لەبەرەوە بەداخەوە ئێستا نووسینی کوردی بە شێوەیەکی کشتی کەوتوتە ناو تەگەرەیەکی زۆر زەحمەتەوە مامۆستا جوگرافیای کوردستان هەر ئەوە بووە کە پێشتر هەبووە یاخود لێ کەم کراوەتەوە چکە وا باز دەکرێت کە بەشێکی ناوچەکانی عێراق سەر بە کوردستان بوون ئێستا بۆ نمونە مووسڵ کە پێشتر باسی دەکەن یاخود دیالە چەندین ناوچەی کە بەشێک بوون لە خاکی کوردستان بەڵێ کوردستان گەلێ لە ئەم کوردستانەی ئێستا بە هەر چوار بەشەکەی کوردستانەوە کە ئێستا نەخشەی بۆ کراوە و پیشانەدەن لەوە گەورەتر بووە بۆ نمونە بەغدا وەختی خۆی گوندێ بووە ناوی باغی داد بووە باغی داد نزیک بووە لە پایتەختی ساسانیەکانەوە کە دەوڵەتێکی کوردی بووە کە عەرەبەکان هاتن غەزوی بۆ غەزاکردن و بۆ دەستکەوت و بۆ شت ماشینەوە و تاڵانی دەوڵەتی ساسانی ڕووخە کە دەوڵەتی ساسانی ڕووخە ئەوانە وەربوونە ئەم شارە زۆر و ئەم گەرمیان و لەولاوە ئێران و لەملاوە ئەوانە ناکراوە هەموو مسلمی خۆراسانیەک هەبوو ئەوە مسلمی خۆراسانی کە کورد بوو هەرسا یانانی دەوڵەتی عەباسی کرد عەباسیەکانی هێنا بەغای کرد بە پایتەخت ئەو گوندەکە ناوی باغیدادە کردی بە پایتەختیان کوردستان پیانەوە گەرمەسێر ناوچەی گەرمەسێر ڕۆژهەڵاتی و هەندێک ڕۆژئاوای دیجلە هەمووی گەرمەسێر بووە هەموو کوردستان بووە
ئەو کابرایە خوا عەفوی نەکا کەوتە پێش ئەوانەوە هێنانی پایتەختەکەی عەرەبی هێنا بەخا دەناخۆی بەخا ئەرزەویەکی کورد بوو پڕی بوو لە فەیلی ئەخرەڵێن کە لغەتی ساسانیەکان پالەوی بووە یعنی فەهلەوی فەیلی ینی شێوەی فەیلی بووە کەچی کە هاتن ئێتر دەستیانکەوە بەهانەگرتن بە کوردەکان و ئەوە زەندێقەیە و ئەوە نازام چیە و ئەوە کافرە و ئەوە مەلعونە و ئەوە نازەم چی هەموویان ئیبادەکردن بوو بە عەرەبستان ئێستاش بەشێکی زۆری فەیلەکان لێمانە مامۆستا بەڵێ هەرماون ئێستاش ئەوەتانێ لەسەرەوە لە کوردستانی سەرەوە تورکیا ئافرینی داگیر کردووە شارەکانی کە هەموو تەکلیت کردووە ئەم لا ئەولا لە ئازەربایجان هەروەها لە ئێران هەروەها دایما کورد چونکە خاوەنی کیانێک نەبووە لە پەرژینی نەبووە تەیمان بەند نەبووە با بڵێن جۆغرافیەی تەیمان بەند نەبووە ئێتر هەر کەس هاتوو دەسەڵاتی هەبووە داگیری کردو ئەوەتانە ئیسە لە شنگاڵ چونکە ئێمە ملەتێکی بێ کەسی و بێ پشت و پەناین و کیانمان نییە ئەوەتانی حکوومەتی عێراق لەگەڵ ئەوەشتا ئەو کارە ساتەی بەسەر کوردەکانی ئێزیدیا هێنا ئیسا ئەوێ شنگاڵ و ئەو مەنتێقانە هەموو بکە بە عەرەبستان ئاوا بووە جا کوردستان هەر ئەمە نەبووە ئێستش هەر بەردەوامە لە تعریبکردن و لە داڕنین تەکتیریکردن و لە تەفلیسکردنە مامۆستا پێم خۆش و بینە سەر باسی پەروەردە باسکردنێکی پەروەردە ئایا بەڕێستان چۆن وەسفی پەروەردە دەکەن و چیتان نووسیوە لەسەر پەروەردە تاکو ئێستا بەڵێ ئەمە پرسیارەکە دوو لەقەی لێ ئەبێتەوە با لەقی یەکەم پەروەردە خۆی وا بەناوبانگە کە جیاوازی لە نێوان مرۆڤ و یانی ئادەمزاد و یان لە بەرانی ترا پەروەردەیە پەروەردە نووسین ئەم دوو شتە توانیویانە مرۆڤ لە ئاژەڵانی تر جاکاتەوە پەروەردە خۆی بەهۆی پەروەردەوەیە ئادەمی زاد دەتوانێت ئەفکاری خۆی بیر و باوەڕی خۆی ئەوەی دەستی کۆتووە و ئەوەی کردوویەتی بەهۆی پەروەردەوە بیگوێزێتەوە بۆ نەوەی پاشی خۆی هەروەها ئەگەر پەروەردە نەبێ ئەمە نابێ هیچ ملەتێک هیچ دەوڵەتێک ناتوانێت خۆی بە پێوە ڕابگرێ ئەگەر پەروەردەی نەبێ پەروەردە خۆی دوو هینی هەیە دوو لاینی هەیە لاینێکی ئەوەیە پەروەردەی مباشیری پێ ئەڵێن سەر ڕاستە و خۆ کە ئەوەیە دەوڵەت یا ملەت بەرنامەیەکی بۆ دائەنێ ئەوانەیە ئەو مناڵی ئەو جیلە نوێیە کە دێتە پێشەوە لەو قوتابخانەیەکیان بۆ ئەکاتەوە لەو قوتابخانە مامۆستا ئەو بەرنامە لە کتێبەکەەوە نەقڵەکە بۆ ناو فکری ئەو مناڵانە بۆی ئەوانش گەورە بن بیگوێزن بۆ پاشەوە ئەمە پەروەردەی ڕاستە خۆیە پەروەردەی ناو ڕاستە خۆش هەیە ئەو پەروەردەیە کە مناڵ لە ماڵەوە کە لە دایکە بێ لە ناو خێزانێکا پەروەردە ئابێ فکری خێزانەکە دینی خێزانەکە زمانی خێزانەکە ئەو ژینگەی تیا پەروەردەکان پەروەردەکان هەموو لەوانەوە وەرئەگرێ لەوانەوە وەرئەگرێ بەڵام مەرجە بۆ ئەو پەروەردەی ڕاستەوخۆیە ئەگە بە ئاکامی خۆی بگا ئاکامی خۆی بگا بۆ نمونە
بۆ نمونە پرۆگرامی قوتابخانە تعبیر لە فکر و ئایدۆلۆژیای کۆمەڵەکە ئەداتەوە لەبێ کراوە بە کتێب ئەبێ ئەو مامۆستایە کە ئەو کتێبە وەرەگرێ بۆ قوتابیانی ئەڵێ ئەبێ ئەو مامۆستاشە ڕەنگی ئەو ئایدۆلۆژیای پێوە دەرکەوێ نەک کابرا دێ ماسی ئیشتراکیەت نووسا مەسەڵەن ئێمە وا بڵێن وڵاتی ئێمە ئیشتراکیەتە دیموقراتیەتە کەسی ئەو کە دەرسەکە ئەڵێت تۆ باسی ئیخوان الموسلیمین نەکا ئەوە نابێ خۆی پەروەردە لەسەر سێ ئەساس ڕاوەستاوە پرۆگرام مامۆستا قوتابی ئەوە ئەساسی پەروەردەی ڕاستەوخۆیە پەروەردەی ناڕاستەوخۆش ناو کۆمەڵ و خێزانە مامۆستا ئایا تاکو ئێستا فەلسەفەیەکی پەروەردەیمان هەیە تایبەت بە منداڵانیش بێت فەلسەفە پەروەردەیەکە خۆی فەلسەفەی پەروەردە لە فەلسەفەی نەتەوە و دەوڵەتەوە ئیشتیقاقە کرێ تا ئێستا دەوڵەتی ئێمە و ئەوانەی کار بەدەستی دەوڵەتنەوانە هیچ فەلسەفەیەکی ئایدۆلۆژیایەکی ڕێک و پێکیان نییە کە ئەمانە تامەن هەزەکە بێ لەسەر ئەساسیەوە مەسەڵ لە ناو دووەلی شیوعیە جاران ئایدۆلۆژیای شیوعیە بوو بەنهەزەکەیشیان بەپێی ئەفکاری شیوعیەت و مارکسیەتدا ئاڕشت وڵاتی لە سعودیا دەوڵەتێکی ئیسلامیە لە ئێران دەوڵەتێکی ئیسلامیە پرۆگرامەکانیشی لەسەر ئەساس و لەسەر بنەمای ئیسلامەتیدا ئەڕێژێ هەروەها بەڵام ئێمە نازانم کاربەدەستانی ئێمە فەلسەفەیە و ئایدۆلۆژیایەکی وایان نەڕەخساندووە کە ئەوانەی پرۆگرام دائەنێن لەسەر بنەمای ئەو ئایدۆلۆژیایە کتێبەکان داڕێژن بۆ ئەوەی نقلی مناڵەکانی بکەن ئەوانیش وەکو ئەوانیان لێبێ سیستەمی پەروەردە و خوێندن چۆن دەبینی لە کوردستان وەڵڵی سیستەمی پەروەردە سێرد کە من ئەم ماڵ و گۆڕێکە ئاخری هاتووە بەسەریا پێم خراپ نییە باشە چونکە پەروەردە بێ بگۆڕێ ئینسانیشە بێ گۆڕێ ئیسە زۆر کەسان داوای شتە قەدیمەکەکەن کاکە شتە قەدیمەکە چی بوو هەزار ژوێنتیا هەبوو بۆ کورد و فارس و وانە یا عەرەبان بوو هینە قەدیمەکە هەر لەبەرکردن و ئەوە لەبەرکە و ئەوە بێەوە کاکە لەبەرکردن و منەز بە مقەدەس زانین مەواهب و ئارەزوو هەوەس و حەزەکانی قوتابیە کوژێ کولی مناڵێکە لە دایکە بێ لە ژوورەوەی خەزێنەیەکی گەورەیە پڕێتی لە حەز و ئارەزوو ئەو حەز و ئارەزوانە پێویستی بە پەروەردە هەیە بیانێنێتە دەرێ بۆ نمونە کابرایەک سایکۆلۆژیزانێکی ئەمریکی ئەیوت دە مناڵم بدەنێ چیتانەوێ من ئەو دە مناڵە هی ناکەم ئەتانەوێ بکەم بە مهندس ئەیان کەم ئەتانوێ بیان کەم بە جوتیار ئەیان کەم ئەتانوێ بیان کەم بە مامۆستا ئەیان کەم خۆی پەروەردە ئەتوانێ ئەو توانا و هێزانە کە ناو مناڵە هەیە دەریان بهێنێ ئاڕاستەیان بکە ئاڕاستەیەکی تایبەتی بەرەو ژیان و بەرەو کۆمەڵێکی
کۆمەڵ باسی سایکۆلۆژیەتت کرد بڵێ چۆن وا بکەین خوێندنەوە بکەین بە بەشێک لە پێکهاتەی سایکۆلۆژیمان وڵی ئەوە بە پەروەردە پێویست ئەوە خۆ بەهین بە وەعز و بە وەعزی مزگەوت و نەسیحەتی مەلایەنەوانە نابێ ئەوە بە پەروەردە ئابێ و لەسەر خۆ تۆ بتەوێ پەروەردە مەبەست لە پەروەردە ئاڵ و گۆڕکردنە بە توانا و هێزەکانی مناڵ ئەو ئاڵ و گۆڕکردنە لە خۆیەوە نابێ ئەبێ مامۆستا ئامادە بکرێ قوتابخانە ئامادە بکرێ منهەج ئامادە بکرێ بەرەو ئەو ئاراستەیە کە ئاراستەی سایکۆلۆژیەتە مەبەست لە سایکۆلۆژدا عامە خۆ سایکۆلۆژ یەک ڕێ نییە بیگری بەرەو هەزارها کوێرە ڕێ لێ بێتەوە سایکۆلۆژیە دەتەوێ ئەو کەسە ئەو مناڵە بێ بە نەزعی دیموکراتیت وەربگرێ یا نەزعی دیکتاتۆریەت وەربگرێ یا نەزعی ئینسانی عام وەربگرێ یا نەزعی کوردایەتی وەربگرێ یا هەر نەزعایە هەر هینێکی هەیە ئەوە هینە پەروەردە دێ ئەو ڕێگانە ئەو تەوجیهانە و ئاڕاستانە ئەکا ئەو زۆر بە پەروەردە ئابێ بەڵام بەشێکی زۆری قوتابیان ترس و تۆقینیان هەیە لە خوێندن و خۆشویستنی کتێب چیان هەیە ترس و تۆقینیان هەیە لە خۆشویستنی کتێب و خوێندنەوە و قوتابخانەکەیان ئێمە چۆن بتوانین کتێبیان لە خۆشەویستکەن خوێندنەوەیان لا خۆشەویستکەن بۆیە باسی پێکاتە سایکۆلۆژیەکەم کرد بەڵە تۆ ئەتەوێ ئەگە وا بکەی ئەبێ قوتابخانە بکەی بە وەکو چۆن مناڵێ ئەچێتە ناو باخ و باخێکی پڕ لە گوڵ و گوڵزار کە ئێمە خۆمان پێڵێن ڕەوزە ئەبێ وای لێ بێ نەک مامۆستا وەکو دیکتاتۆرێ بچێتە سەفەوە و لەم لاولە لە ئەوامێ بکەم شەق بووە شوێنێ شەپەزلە لە مناڵ بدا ئەوە ئەسالیبی سزن و حەبسخانەیە مناڵ چۆن کتێبی خۆش بێ لە کاتێکە مامۆستا وەکو حەبسێک تەسەڕفی لەگەڵ حەقا تەڵەبەت چۆن کتێبی خۆش بێ کە مامۆستا ئەو کتێبە بە مقەدەس ئەزانە ئەبێ حرف لەبەری بکە پێ لەبەر ناکرێت تۆ ئەبێ تەماشای ئەوە بکەی ئایا ڕەوشتی ئەم مناڵە گۆڕیوە بەرەو ئەوەی کە خۆت دەتەوێ یانە نەک ئەوە بکەی بە غایە لەبەرکردی کتێبەکە و دواوە ئیمتیحاندانی لەسەر وەرەقێک و ئافرین ئسقاتی بکاوی ئەڵڵا خوا حافظ بڕۆ بە خێراتی ئیمتیحانات بکەی بە چەکێکی کوشندە بۆ بناڵ هەتا ئیمتیحان چەکی کوشندە بێ هەتا مامۆستا ئەو حاڵەتەی هەبێ نەبێ بە مامۆسایەکی ئینسانی قوتابی هەروە هەبێ وەختێ ئاوا لێدە قوتابخانە ببێ بە ڕەوزەی مناڵان مناڵ چ گەورە بێت چ بچووک بێ شەو کەڕواتە ماڵەوە خەو ببینە زوو بەیانی ڕۆژ بێتەوە بچێ بۆ لای مامۆستا ببینێ نەک ڕقی لە دەموچای مامۆستا بێت چونکە ئەوامیری سەختی بەسەرات هینە کاجێ بەجێ ئەکا بۆ جۆرە ئەکرێ پێمان خۆش بە لە نزیکەوە کتێبەکان بین و باسی کتێبەکان بکەین و بە مادود نەکەین هەموو کتێبەکانم خۆش دەوێن هەموو کتێبەکانم وەکو ئەولادی خۆم خۆش دەوێن چ گەورە چ بچووک چ هەر لە بابەتێ بێ هەموویان وەکو یەک تەماشاکەم خۆش دەوێت دەڵێ ماندووبوونی نووسەرەوەیە کە کتێبەکەی تەواو کرد ئەوش لە دایکبوونە کە چاپێکات کتێبێک لە دایکە بێت بڵێ نووسەر هەر لە ماندووبوو نایە نووسەر هەر لە ماندووبوو نایە من کتێبێکە نووسمەوە ئەی ئەمە سەرچاوەی دەوێ ئەمە پرسی دەبێ وەڵا جاری وایە بۆ کتێبێک
کە نووسیمەتەوە لێرە سەفەر نکرۆ بۆ سلێمانی وتویانە فڵانەکە دوکانێگەیە ئەوە خزمی فڵان نووسەر بۆ مردووە لێرا چووم لای ئەو دوکاندارە پرسم پێ کردووە ئەرێ فڵانە کەس ئەوە چۆن بوو چۆن نەبووە هاتوومەتەوە هەر دوو دێر بووە نووسیمە لە کتێبەکە بەڵام کتێبەکە کە چاپەکەیت و هینەکەیت هیچ هینێک پاداشێ بۆ نووسەرەکە نییە من پاداشی من ئەوەیە کە خۆم ئافرینەکەم کە ئەو شتم نووسیوە بۆ نەتەوەکەم بۆ گەلەکەم هەر شتێکم زانی بێ کە کتێبخانەی کوردی پێویست کلێنێکی تایە و پێویستە ئەو کلێنە پڕ بکرێتەوە من خۆم وەکو قوتابیە تەرخان کردووە ئەو لایەنەم خوێندووە بە باشی ئەجا دەستم داوەتە خامە و بەرهەم لەو بوارەدا هێناوە. مامۆستا چۆن دەتوانین پێناسەیەکی دراما بکەین؟ دراما خۆی کەلیمەیەکی یۆنانی قەدیمە. دراما ینی کار دەکا، کارکردن. خۆی درامای کلاسیکی قەدیم شروتی تایبەتی خۆی هەیە ئەرەستۆ شووری تایبەتی خۆی بۆ داناوە کە بریتە لە قەزیەیەک تۆ هەزەکەی قەزیەکە هەیە ئەو قەزیە بووە بەگرێ کوێرەیە لەناو کۆمەڵە دێ ئەیکەی بە چیرۆک ئەو قەزیە ئەم چیرۆکە دەبێ چوار چەند شەرتێکی تیا هەیە یەکێ لەوانە ئەم چیرۆکە ئەبێ تەمسیل بکرێ کە تەمسیل کرا ئەبێ ئەو تەمسیلە یەکێ لە شروتەکانی ئەو تەمسیلە وەحدەت المەوزوعی تیا هەبێ یعنی تۆ قەزیە حەلەکەی نابێ پرش بڵاو ئەملاو ئەولاو جرت و فردوەکوینەکەی ئێستا هەیە ئەوە نییە. دووەم عرضکردنی ئەو بابەتە بۆ جمهور ئەبێ لە سەعاتێ زیاتر تێنەپەڕێ. سێم ئەبێ سراعی تیا هەبێ سراعی تیا هەبێ و گرێکە کوێرەی تیا هەبێ و خەڵتەوە قوعی بکە ئەرێ ئەم گرێ کوێرە ئەم مشکلەیە کە ناو خەڵکی یعنی گردنی خەڵکی خنکانوە چۆن ئەم نووسەرە حەلیەکەیە ئەم مەسەلانە چۆنی حەلاکەن تەوەقعەوەکەی تەماشاکە وردە شتەکە حەلە بێ و ئەبرێتەوە. بەڵام ئەمەی کە ئیسایی بینین ئەمە دراما نییە ئەمە هەر گاڵتەوە گەپێکە و شتێکە بۆ کادڕابواردن و بۆ ئەوەی کابرا بە ڕۆژووە لەبەر تەلەڤیزیۆن دانیشتە بزانێ ئەم ئینانە چێندۆن. ئەو درامانە کە هینەکانی تورکیا کە 6 مانگ و 7 مانگە خەیانێ هیچ نییە هیچ سیفەت هیچ نییە نەدراما نییە بەس ناویان ناوە دراما نادراما لە حەقەتە خۆی قەواعیدی خۆی هەیە ئوسوڵی خۆی هەیە حرەکردنی قەزیەیەکە ئەمانەیە. بەڵێ مامۆستا بچینە کتێبخانەکەت فەرموو. بوورە هەر لەسەر باسی دراما بمێنینەوە کاتی خۆی لە ساڵی 71 درامایەکە نووسی بوو کرا بە بەرهەمێکی جوان ئەوەی پیاوە فاڵچیەکە لە ساڵی 71 چێ کردی بە دراما و ناوەڕۆکی درامایەکە باسی دەکرد پیاوە کێ هینی کە دەری هێنا من کردوم بە دراما دەرهێنەرەکەی سەباح عەبدوڕەحمان ئازان مەخانە وتم چێ کاری لەسەر کردووە و کردیە بە دراما. بڵێ ئەوە کە دەری هێنا هونەرمەندی گەورە سەباح عەبدوڕەحمان لێرەوە سڵاو و ڕێزمێ بمەوەستا سەباح عەبدوڕەحمان سەباح عەبدوڕەحمان برادەری منیشە کردی و کرا بە نزیکەی 7 حەڵەقە 3 حەڵەقەی پیشاندرا ئێواران کە عەرزە کرا هەموو کەسە چووە ماڵەوە بۆ ئەوەی ببینن ئەوە ببینن وەڵا ئاخری
هینێکی دروست کرد لە هەولێرە شێخەکان هەموو هەڵسان هێنات هادیدی من و عەبدوڕەحمان هاتبوو بۆ کوشتن وتیانەوە هانەی شێخەکانەکە بۆ مامۆستا ناوەڕۆکی درامایەکە باس چی دەکرد؟ ناوەڕێکی دراماکە باسی ئەمە ئەکا من هەر درامایەکەم نووسی بێ ناوەڕۆکەکەیم ڕەچاو کردووە ئەوجا نووسیمە ناوەڕۆکی ئەو درامایە ئەوەیە ئەڵێ ئێمە دۆڕانمان لە تاریخاکە کوردین ئەلێ کێ بوو سەبەبی ئەوەی کە ئێمە لە ڕێ لابدا و بدۆڕێنین هەر ئەوەیە ئێستا ئێمە ئەڕۆینۆ پەنای بۆ ئەبینەوە کەممان خاتەوە سەر ئەو ڕێیە ئەی نازانن ئەوە ئێمەی وا لێ کرد ئەوە فکری دراماکەیە واتە با بڵێن سەیدێک ئێمە لە ڕێ ترازان ئیسە کەسی خەڵکە هەموو ئەسن دەستی سەیدەکە مازەکەن قوربان دوعای خێمان بۆ بکە بەڵکوم خوای هیدایەتمان بکوتە بۆ تۆ ماڵی کاور کردی تۆ ئەوە ماڵی کاور کردی تۆ ئەوە لە ڕێ ترازان دوی ئەوە دەردی سەری بەسەر تۆ هێناویسە تۆ ڕێ بۆ نمونەواڵێ ئاوە ئەوە فکرەکە لەسەر ئەو مەبنی لەسەر ئەوە مەقسەدەوە بوو یعنی ئەم درامایە خوایەکمان هەیە بۆ نزاو پاڕانەوە پێویست ناکە تۆ عەبدێک بکەی بە وەسیلەیە کە بچی دەستی ماسکەیت و لەو بپاڕیتەوە وایە ڕاست ئاوازە ئەم درامایە لە خرایم ناو هینەوە پێش بڕکێوە ساڵی 1972 یەکێتی نووسەران لە ماتەمەری دووەمە پێشبڕکەیەکی کرد لە نێوان ئەو دەقانە دەقی ئەدەبی و درامی و ئەوانە پێشبڕکەی کرد من لە یەکەمی دراما دەرچووم جایزەکە ئەوە بوو نووسینی دراما ئەوە بوو کە سەعاتێکی دەسی و لەگەڵ قڵەمپاندانێکە کەریم محەممەد کە ڕێهینی مەکتەبی سیاسی بوو هی سەرۆک بەرزانی بوو دای بە من و یەکەمی ئەدەبەمانە مامۆستا ئەمەی وەکوونەتەوەی کورد چەندین ڕوودا و مێژووی تراژیدیمان هەبووە تاکو ئێستا یعنی بۆ کەسێک نەهاتووە درامایەکی مێژووی بەرهەم بێنێت هەم لە ڕووی نووسینەوەی سیناریۆ هەم لە ڕووی دروستکردنی دراما یعنی وێنەکردنی هاتووە من لە لای خۆمە وایسە قسەکەم لابێەوە بدەمەوە من درامام نووسیوە یعنی یەکێ لەو درامایانە دواترین دراما کە نووسی بێتم ئەو درامایە کووە بەڕینەوە لە ئاوەکەی ئاراسە مەسە ئەم درامایە من ئەم درامامە نووسیوە ئەمە ئۆریسکەی دەگەڕێتەوە ئەمە درامایەکە مەبنیە لەسەر تراژیدیە ینی دۆزێکی تراژیدی کارەساتی تایە ئەمە چارەسەری ئەوە ئاکا ئەمەش هەروەها ئەمەش پەڕینەوە لە ئاوەکەی ئاراس پەڕینەوە لە ئاوەکەی ئاراس ئەمیش درامایە و هەروەها درامای من خات و کڵاوزەڕ نووسیوەتەوە ئەوە ساڵی هەشتایەکان ڕاستەوە ئەوان لە ساڵی هەشتایەکان نووسیوتە بەڵێ باسی ئەوە ئەکا کە شۆرشی کورد شۆرشی شانزەی ئەیلول کە هەرسی هێنا نەما خەڵق تووشی بێزاری بوو لای وا بوو ئێتە تەواو شۆرش نابێتەوە من ئەوەم نووسیوە ئەو ئاشەی کە ئاوی کەوتووە سەر لە نوێ ئاشەوانەکە دێتەوە ئاوەکەی ئەخاتەوە سەر ئەوە خان ئەحمەد خانم کردووە بە نمونە کە خان ئەحمەد خان ڕئیسی هەموو جاشەکانی کوردە وەختی خۆی خوشکی
شعباسی مارە کردووە کچە کوردێکی مانە نەکردووە بەڵێ بۆ ئەوەی بەکاری بێنێ بچێ بۆ خای بۆ بگرێ و بچێ ئەو ئوماین ئەبی نشینانەی کوردی بۆ بگرێ ئەمە کردوون بە نمونەی جاشەکان دوایەوە من شەوێ لە زیانی خانزادیشم نووسیوە ئەویش هەر درامایەکی تراژیدیە ئەوەش شەوەیە باسی ژن پاڵەوانی ئەو درامایەیە ئەو نووسینەت ئەوەی پەڕینەوە لە ئاوەکەی ئاراس تاکو ئێستا بۆ پێشنیار نەکرۆ بکرێت بە درامایەک درامایکی مێژووی ئەوە لەسەر مێژوونیە بە کێ بکەم وڵام من کتەبە نووسمەوە ناتوانم ڕۆکو لەو بپارڕێمەوە وڵا ئەوە بکەم من ئەوەم نووسیوەتەوە ئەتوانم بڵێم شتی وە مەگە هەر ئەوە نووسی بێتیەوە زۆر کەس لای وایە داخۆ لاینێکی تایبەت ئەوە پارەی بە من داوە من ئەوە نووسیوەتۆ خوا ئەزانێ ئەوە من پاوانەکە مەلا مستەفایە خوا ئەزانێ هشتای ئەوانە بە منیان نەوتووە دەست خۆش بێ من خۆم دەستخۆشی لە خۆمەکەم بە کەسیش ناڵێم بەڵام مەگە ڕۆژێ بوو درامان لەسەر پەڕینەوە لە ئاوەکەی ئاراس نووسرا ئەم من ئەو وەختە ئەڵێم کاکە ئەوە بکەن ناڕم بڵێم فلانە کەس لای ئەو ڕێزرا لای ئەو ئەشخاص خۆمەڵ کێشم نە من خۆم ئافرینی خۆمەکەم من نامەوێت کەس ئافرینم بکاو کەزینم بداتێ من کۆمەڵەکە من کۆینەکە ئەمەم کرد ئەمەم تەوزیف کردووە تەوزیفەکەم چۆن کردووە وام داناوە ئەم 515 نەفەرێ کە لە مەهابادەوە ئەکەونە ڕێ بەرەو دێنە حاجەمەران و لێوە کەون ڕێ بەرەو رووسیا تووشی ئەو هەموو تەگەرە و کوشتن و بڕینە ئەبن لە ماوەی 56 ڕۆژە ئەگەن لەسەر ئاوەکەی ئاراس ئەمانە کەسانێکی کوردن بۆ سۆراخکردنی ئازادی ئەڕۆن من حەق من نییە ئەوانە هەڕان لە دەستی عێراقیان نەکردووە بەوە نام بەو جۆرە تەماشای ناکەم بەو جۆرە تەماشای ئەەکەم کە ئەمانە کەسانێکی کوردن ئەیانەوێ سۆراخی ئازادی بۆ نەتەوەی کورد بکەن ئەمە ئەو هەست ناکەی کەم و کوڕیەکێ لە وەزارەتی ڕۆشنبیری و لایانی پەیوەندیدار یعنی تاکو ئێستا پشگیری یان سپۆتی ئەو کەسانیان نەکردووە کە سینناریۆی ئەوها جوان وەکو بەڕێزت کا و چیرۆکەت نووسیوەتەوە یاخود بکرێت بە سینناریۆ بکرێت بە درامایەکی جوانی مێژووی بۆ نمونە کاتی خۆی علی بەدرخانی ئەوەی کە لە مەسڕ بوو هات بە تەمای بوو ماڵی ئێمە علی بەدرخان هاتە ماڵی ئێمە لە ماڵی ئێمە بوو تو نازانێ ئەوە علی بەدرخان هات و ئەوە حکایەتێکی دوور پێم مەگێڕەوە علی بەدرخان لەگەڵ لە هاتە ماڵی ئێمە لە ماڵی ئێمە بوو من ئەو کاتە ئێمەیان داوا کرد کە لەسەر مەلا مستەفا درامایە بنووسرێتەوە حاجی علی مەکی و فلان و فلان و فلان خۆیان ئازەمادا کردو و تەمسیلی مەلا مستەفا بکەن قسە چوینە پیرمە بێزە دانیشتین و نووسەری سولەیمانی قسەیان کرد قسە هاتە سەر من وتم جارە من حەزەکەم زانم کێ ئەو جیهەتە ئەوێ دراما لەسەر مەلا مستەفا ئیخراج بکا بنووسێتەوە وەڵڵا نسیمان بەردانی ئەو وەختە وتی من وتم کاک نەسیر ڕزا لێ یەکەم حەیای کوردیش و مەلا مستەفاش مەبەن ئێستا ئەوە حاجی مەکی خۆی حازر کردووە خۆمە ئەمە وتم کاکە ئەو درامایە ئەوە دەریەکەن ئەبێ لە مستەوای بەڵێ مێژوویە لە مستەوای ئەوەی ناوی چێ مەغولیەکە ڕیسی مەغولەکان بەڵێ لەو مستەوا بێ ئەبێ لە مستەوای ڕیسالا بێ ئەبێ لە مستەوای مەرموختارا بێ ئەوە گاڵتن نییە چونکە ئەگە دەتانەوێ ملەتی کورد بە گەورە پیشان بدن و مەلا مستەفا بەقای پیشاندن واز لەمە بێنن
یا ئەبێ ملیانات دینار تەرخان بکەن بەوە ئیشە جێیشێ بێتە تەدەخل بکە ئەبێ تارە هێلیکۆپتەرتە هەبێ ئیش بکە ئەمانە تەمان مامۆستا ئەوە ئیشی مێژووی ئەوێت ئەو قسەی بەڕاست وەرگرت شتەکە وتی ڕاستستیوە کاکەەوە حەسان وەکو بکەن بە شتێک وەکوینەکەی حاجی مەکی ئەوەی مستەفا عقاد و مامۆستاەوەی مستەفا عقاد ڕیسالە و ئەوەی عومەر موختار هەتا ئێستا لە بیر و هزری هەمومان ماوەتەوە شتی مێژووی بەڕاستی شتی مێژووی کاری مێژووی جێشێکەوە لە پشت کامێرە و لە پێش کامێریش بڵێ و ئەو کارکتەرێکی هەڵێ بژێری بۆ مەلیک وەکو مەلا مستەفا وەکو کەسایەتیەوە گەورە دەبێ بیهێنێت بەڕاستی ئەمیش لەگەڵ علی بەدرخان دانیشت مامۆستا لە میهرەجانێک بەیەک و دانیشتنی قسەمان لە دۆک بەرلەوەی پرسیارەکە لێ بکەم پێم خۆشە قومێک لە قاوەکە بدەم قاوەکەم سارد بووە بڵێ هەچی ئەڵێ بڵێ مامۆستا ڤۆڵتێر گەورە نووسەری فەڕەنسی بەڵێ کتێبێکی نووسی و بە ناوی زەدیج دوایی تەها حوسێن نووسەری مەسری کردوی بە عەرەبی بەڕێستان چ خاڵ و سەرنجێکی جوانە ناو کتێبەکە هەبوو کە ئێوە ڕاکێشا بیکەن بە کوردی بە تایبەتی وابزانم گۆڕیوتانە بە قەزا و قەدەر ناوی کتێبەکە وە زەدیج معنای چییە؟ زەدیج خۆی لە زەدیج ینی سدیق بە عەرەبی سدیق بەڵێ ئەوە مەشهورە لە حەکایەتی هەموو تۆڕات و ئینجیل و قورئان و ئەوانە کە خدری زیندە لەگەڵ کوڕێکا بووە بە برادەر پێکەوە سەفەریان کردووە ئەوە ناویان ناوە سدیق پێتر لە هەر شوێنێ ڕۆیشتوون خدری زیندە بەعزایی شەیەکی تەسەڕفێکی کردووە نەچوە بە عەقڵا ئەوە چی بۆ واڵ کرد بۆ واڵ کرد ئەوە ڤۆڵتێر ئەو چیرۆکەی کردووە بە داڕشتووە لە قاڵبێکی چیرۆکی جوانی هاودەم و هاودەما چیرۆکەکە ئەدیبی گەورەی عەرەب تا حوسێن کردوێتی بە عەرەبی بە ناوی قەزا و قەدەر ئەمن کە لە میسر بووم تەڵەبە بووم ئەم کتێبم دەستکەوت خوێنمەوە کە خوێنمەوە تەماشاکەم ئەو هەلومەرجانەی ئەو زروفەی پاڵەوانەکەی ئافرەتەکە هەمووی لە کورد دەچن خۆی ئیشەکە زەمینەی چیرۆکەکە بابلە زمانی بابلیەکانە زۆر نمونەی تیای باسی زەردەشت دەکا پاڵەوانەکە ناوی زەدیجە فەیلسوفێکە ژنەکە ناوی ئەستەرتیا خۆی ئەو بە غەڵەتیان هێن کردووە بەڵام خۆی ناوی ئەستێرە بووە ئەوە نیاڵێن با قسەی هەڵباسراو بۆ کچێک کراوە کە ناوی ئەستێرە بووە خەڵکی ئەم ناو شاخانە بووە حەزی لە چۆڵەواری و دەشت و مەش نەکردووە کابرا هەڵساوە بۆیە دڵی خۆش بێ ئەو باخچەیە بۆ دروست کردووە ناوی ئەستێرەیە من ئەمە هەڵی نام کە ئەمە بکەم بە کوردی کردم بە کوردی هەر لا مایە وەکو تەڵێ هەر ماوە هەتا ساڵی 1964 کە هاتم لێرە هەولێ تەعین بووم چوون بۆ لای مامۆسای گیو ڕەحمەتی خوای لێبێت و مامۆستا من چیرۆکێکم هی ڤۆڵتێرە کرد تا حسێنە ئەویش هی ڤۆڵتێرە کردوێتی بە کوردی کردوم بە کوردی بۆم چاپ بکە وتی کامە وتی ئەوە وتی وتی ئەوەیەکی کە کردوێتی بە کوردی وتم کێ وتی مەحەممەد کوردی کەوای وە دێتە من سارد بوومەوە بەڵامی نەکەی مەحەممەد کوردیم دەست خست ئەوان نەبوو من لا مایەوە هەر لا مایەوە سەر لەمێ دەستکارێکی ترم کرد و پوختم کردەوە ساڵی 1985 شتێکی وە بە چاپم گەیان مامۆستا هیچ باس و خواستێکی ناو کتێبەکە ناوەڕۆژ کتێبەکە نزیکە لە قورئانی پیرۆزەوە چکە لە قورئانیش باسی قەزا و قەدەرەکات ئایا کتێبەکە نزیکە لەو باس و خواستانی ناو قورئانەوە یاخود هەر شتێکی کێیە ئەوە کتان قەزا و قەدەر ناوەڕۆکە هەر ئەوەنە ئەڵێ ڤۆڵتێر ئەڵێ ئێمە لەژێر بارێکی قورسی ئەزەلی داین
ئیرادەیەکی ئەزەلی لە ئێمە بە گەورەتر سەیطرەی بەسەرمانە هەیە بەڵام ئێمە نابێ خۆمانی بۆ ماتکەین و بڵێ مادام قەزا و قەدەرە خەلاص خۆسەری بۆ شۆڕکەین ئەبێ محاولە بکەین خۆمان لەو قەزا و قەدەرە ڕزگار بکەین من بۆم نووسراوە ئەبێ پیاوێ بکوشم با بۆ نمونم بەڵام هەوڵ ئەدەم نەیکوشم ڤۆڵتەر ئەڵێ ئەبێ ئینسان ئیرادەی هەیە ئیرادەی خوا ئیرادەی داوەتێ بەو ئیرادەیە ئەتوانێ خۆی لە بازە زۆر شتێ بیگۆڕێت لە ژیانی خۆی ئەمە فکرەکەی قەزا و قەدەرەکەی ڤۆڵتێر هەروەکەوەی مامۆستا قەزا و قەدەر تەسلیم بوونی نهایی بۆ هەموو شتێکە کرا ئەبێ هەرچیاتە پێشەوە بڵێن قەزا و قەدەرە قەزا و قەدەر وەکو ئەوەی کە ئێستا ڕوودەدات بە تایبەتی لە کێشەکانی هاتوچۆ ئێستا دەبین ڕۆژی چەندین کەسە بێتە قوربانی لە ڕێگەوبانەکان بەهۆی هاتوچۆ شۆفێرەکە خۆی هەڵی کابرایە شۆفێرەکە خۆی تیژڕەوە ئەلێوە لە قەزا و قەدەر بوو یاخود کەسێک هاتووە لە سەربانەوە خۆی فڕاتە خوار بێ بەتەمای خوا ئەیخەنە ئەستۆی خوای گەورە بەڵێ ئەڵەن خوا کردی یعنی معناوەیە کابرا مەسوول نییە خوا مەسوولە ئەوە من بەلامەوە دوور لە چیرۆکەکە دوور لە چیرۆ من بەلای منەوە من کتێبێکی شوەیە لەمە باسی ئەوەم کردووە باسی نەزەریە قەزا و قەدەریشم کردووە بەلای منەوە ئەوە هەڕاکردنە لەدەست مەسئولیەت خستنە سەر ئەستۆی گوناه خستنە سەر ئەستۆی خوایە کەڵێ خوا کردی خوا نەیکردووە ئەتۆ کردوتە دەنا گەوابێ باش جانم بۆ دروستەکە باش بۆ ئینسانی باش چاکە جانێ بۆ ئینسانی خراپە دروستی نەیەکە مادەمەر خۆی هەموو شتێک خۆیەکاتە باش جان نەی بۆچێ خۆت مەسوولی خوا عەقلی داوا مامۆستا دەبێت بێ مرۆڤەکان خۆیان پێبڕێوە بن زۆر سپاس دەکەین مامۆستا زۆر مادوومان کردی داوای لێبوردن دەکەین لە ماڵە جوانەکەت کە کۆمەڵێک باس خواستمان کرد ئەمڕۆ ئێمە نزیک بووینەوە لە کۆتایی بەرنامەکە کتێبێکمان هەیە بە دیاری بۆ تۆ پێمان خۆش بوو پێشکەش دەکەین ئەو کتێبەکەی تۆیە؟ ئەوە کتێبی خاتوونێکی بەڕێزە بە ناوی شیلان عەبدوڵڵا قادر لەسەر خودناسی نووسێتی خودناسی نووسەرێکی بەتوانایە بۆ پێگەیاندنی تاکی بەتوانە زۆر باشە شیلان عەبدوڵڵا قادر کە ئێوەی ناردووە و ئێوە هاتون وەلای من دڵشادم بە هاتنتان بەخێر بێت چاوان ئێمە شانازیت پێوەکەین خۆشحاڵین کە بەڕێزت خۆشحاڵی لەگەڵمان زۆر سوپاس دەکەین دووبارە بینەرانی عەزیز خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی لاپەڕێم جارەمان
و بۆ ئەوەی ئێوەش ئەو کەسایەتیە بناسن چاوەڕوانمان بن لە لاپەڕەیەچکەی بەرنامەکەمان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ